تەبعەکەم ڕەفسکاتەوە لە 120 هەموو شتێکم لۆ بکە بەس لە پاش سافیرەکەمی چم ناوێ نەگەینە ئەو ڕادەی تۆپانێکی خۆش و برایانەش ئەلحەمدوللا سوپاس بۆ گەیشتنە یاری کۆتایی ڕاستی پێنج یاری زۆر زەحمەتمان ئەنجامدا و توانیمان بگەینە یاری کۆتایی ڕاستی یاریەکان زۆر قورس بووە بە هیمەتێکی زۆر یاریزانەوە بە سەرپەرشتی کاپتن سەلاح کە یاریزانێکی دێرنی قەزای کەلەک و خەباتە توانیمان ئەلحەمدوللا بگەینە یاری کۆتایی و ئینشەڵاش ئەنجامێکی باش بەدەستێنینەوە بتوانین پلەیەکەم بەدەست بێنین. یەکەم زارەش لەو تیپەی لەو خولە پیرۆزە خولی 16 ئابا بەشداری دەکەم و وەکو ڕاهێنەر و هەر وەکو جەنگاوەرەکیش ئینشەڵا کو بە جەنگاوەری هاتیمە بە جەنگاوەریش بەسە دەکەوم و شانازیش بە خۆم دەکەم کە بە پاڵپشتی ئەو یاریزانانە گەیشتمە کۆتایی و پیرۆزبایش لەوەی دەکەم ئەوی کۆتاییەکەی بباتەوە دەستخۆشیان لێ دەکەم. بۆ ئەوەی ئەوخڵانە دەکەینە بۆی گەنجەکانمان لە هەندێک شتی خراپ دوورکەینەوە بە تایبەتی ئێستامە کەسەی دەکەین لە کوردستان مادەی هۆشبەر بیتە کارە ساد لە ناو گەنجان بۆی ئەمە گەنجان بەو بە خولی تۆپی پێ و بە خولی دیکە سەرقالکەین زۆر لەوەی باشترە بچی لەو شوێنانە دانیشی کە شیاو نییە. بەن زیاتر لە 35 نازناومان بردیا یعنی لە هەر خولەک ئێمە بەشداریمان کردبی پاڵێوراوی سەرەکی ئەو خوڵە بووینە لەبەرەوەی یەکەچین لە هەرە باشترین خوڵەکانی دەڤەری بادینان زۆربەی یاریزانەکانمان ئامادەنە و پشتیوان بخوا و پشتیوان بەو هاندەرانەی کە هەمیشە پاڵپشتن و هەمیشە لەگەڵ تیپی شەی سەربەستن ئینشەڵا ئێمە دەتوانین سەرکەوین بەسەر تیپی بەرامبەر. شەمان دەفەریان پورا کۆتا دێمە فیکەینیام ژوان کەڵ پیان بەڕێیان جوان هێرشێ یا ئیلاهی بەرامبەر کوڕانی ڕاهێنەر فەرماندە سەلاح بەڵێ تۆپێک بەڵام دەگەڕێتەوە لێکانی خۆڵەکە زۆریان سەلاح شۆ سەبەست مەترسی داولەت سەیاریزانە ناوەڕاستی تیپی کوێخە سڵۆڵەڕێ دیار پاسێک دیار بەرامبەر گۆڵاوەدا علی پاسێک بەرەوپاری ڕاست یاریگاوە تۆپێکی ڕاست لە مالی ڕاست لێدانێک یا ئیلاهی یا ئیلاهی سعد قادر اما يا شيء ترباس زردت بيد داتي راهنا راقة تربح يلا مرحلة ودقرته وبرو يا رجال سعد 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 يا إلهي الله لمرجودي كوي خصمو لمرجودي ياريزان ابراهيم 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 عزيز يقول يكسبون سعد مشكك ياخذ كوا عمليه دالت كوا باسا كانت كوا اوفر كانت بو ياريزان كان اقدر بلا توفيق محمد يا الهي يا إلهي
داني يا إلهي توبيك دقرت ولا لا ياري سنوا خولي لمالي تشبه بلام ريكر دبيت ياري سات أحلى ساعة أحلى استيري ياري برم جول الأخير برم كورنر دقرته من يا رجال عبد الله عطوه على نكيت بازا كدي برابر يا رجال بازا كدي برابر يا رجال قدربا يلا زيزو برابر يا رجال يبدا برابر سعد هو لا توبيك برابر يا رجال خوني توبيك في برس بروكي اوه توبيك في برس بريكي لا يعملنا يا خوريوة عايدة كرة على اليسار ايدين مرة ترفع لديار تحت الاقدام خطأ منك يا ديار التعادل قريب يا ناس التعادل قريب مبابي بروكي يا رسالة جوران يا رجاكاتو شكرا على تلك الايام التي لا تنسى وشكرا على كل خطرة عرق سالت تعبا وحبا لكم تاسع كالياري كوا خدرك بقول وقول يكسبون يلا قول ياخد اخير لا 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 يا إلهي أملك الثمانية دولة مدينة هاندراتي أنا وأفسانة مصدر كله إيدين يا لعيب بدأ وكان يسلها ودار عشقاني توبي بيوام سبخولكين بزماني برلتشيجي عربي كومنتاري بوام يا ريدكم لا عايدة كرة مرة ترفع للأصفر يلا مرة ترفع عايدة سريعة مر عندها مرتدة سريع كريال مبابي يا إلهي کاکە بەناوی خدای گەورە ئەو خولە بە کۆتایی هات پیرۆزبای لە کاپتە تارقی دەکات بەڕاستی فەرقمان نییە هەمچی پێکەوە ژیان برایەتی سەرکە تۆپانێک بگەوە دۆڕاندنیان پیرۆزبایی لێ دەکەم پیرۆزی بیتن سەد پیرۆز ئەوەش پێرە قسە بۆم پێ والله